قەیوانی International University is زانکۆی قەیوانی نێودەوڵەتی زانکۆیەکی بەڕاستی جیاوازە لەبەرەوەی کە ئێمە هاوکاریمان هەیە لەگەڵ دوودانە زانکۆی هایڕەنگ کە ئاستێکی زۆر بەرزیان هەیە لە هەموو جیهان. ئەمە زۆر گرنگ و زۆر پیرۆزە بۆ هەموو خوێندکارانی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی کە لە دوودانە زانکۆی UTM و UITM کە ئاستی بەرزیان هەیە لە هەموو جیهاندا ئستانداردی جیهانیان هەیە لەم دوو زانکۆیە ئەخوێنن. بێگومان زانکۆی نێودەوڵەتی قەیوان کە یەکێکە لەو زانکۆیانەی بە هاوبەشی لەگەڵ ئەو زانکۆیانی دەرەوەدا کراوەتەوە لە ئاستێکی بەرزدا هەڵەسێ بە فێرکردنی تەلەبەکانی ناو زانکۆکەیان لە هەمان کاتدا پێویستیان بەوەیە کە بە شێوەیەکی عەمەلی بە شێوەیەکی دروست لەسەر ئاستێکی بەرز ڕاهێنانیان پێ بکرێت. بە خۆشحاڵیەوە زنجیرە نەخۆشخانەکانی های کواڵیەتی هەڵدەسێت بەمە و لە هەمان کاتدا سوپاس بۆ سەنتەری بیانداڕیش. بێگومانم لەوەی کە ئێمە ئینشاڵڵا توانین لە مستەقبەلەوە و لە داهاتوودا بتوانین ئەو جیلەی کە لەم زانکۆیە و بە هاوبەشی لەگەڵ زنجیرە نەخۆشخانەکانی های کواڵیەتی و هەچ لایەنێکی کەدا پێدەگەێنرێن ببنە مایەی خزمەت و بەرزکردنەوەی ئاستی خزمەتی تەندروستی لە ناو وڵاتەکەماندا و